خۆشەویستان، ئەڵێن شاعری گەورەی میلەتەکەمان قانیع بە ڕەحمەت بێ بە زمانێکی بازاڕی هێرشێکی ناڕەوای کردووەتە سەر سەلاحەددین ئەیوبی و جنێوبارانی کردووە. لە چەند دێڕە شیعرەکە من دوو دێڕی ئەخوێنمەوە. ئەڵێ تۆ کە مردووی ئەی سەلاحەددینی ئەیوبی بێئەدەب، هەر بتۆپی ئەی جاشە کورد و حاکمی موڵکی عەرەب، تاکو تۆ بووی لاوەکانی کوردستانم بە مەرگ چوون، بوونە کۆیلەی موڵکی شام و خەرەجی بازاڕی حەلەب. ئەم دوو دێڕە شیعرە سایتی فەرمی دابڕان لە بەرواری 27 2009دا بڵاوی کردوێتەوە. ئەڵێ ئەمە شیعری قانیعە. اینجا چەند سایتێکی دیکەش چاولێگەرانە هاتوون بڵاویان کردوێتەوە و شانازیان بەو کردو کە قانیع جنێوی بە سەلاحەددینی ئەیوبی یاوە، وەک دەنگی گەل شنگال ئەنتی بەرزانی دۆستی زانست. تێرە و ناوە گەورانە دۆستی زانست، دژی نەفامی ئایندە. اینجا چەند ئەکاونت و پەیجێکی تایبەتی کەسانێکی دیکەش بڵاویان کردوێتەوە و هێرشان کردوە سەر سەلاحەددین ئەیوبی. بزانین ڕاستە، بزانین قانعشتی وای وتووە. ئەمە دیوانەکەی قانیعی شاعری گەورەی میلەتەکەمانە. ئەمە دیوانەکەیە. با بزانین لە دوو جێگادا بە تەواتی شانازی بە سەلاحەددین ئەیوبی کە حتا شیعرێکی هەیە بە ناوی شانازی. شانازی بە کێ؟ شانازی بە سەلاحەددین ئەیوبی. تێیدا فەرمێ چی؟ دژی ئەم قسانە کاڵێ تۆ کە مردووی. ئەڵێ چی؟ تۆ نەمردووی ئەی سەلاحەددینی ئەیوبی لەقەب، هەر بژی ئەی فەخری کورد و حاکمی موڵکی عەرەب، تاکو تۆ بووی لاوەکانی کوردستانم دەرئەچوون، بۆ زەکاتی موڵکی شام و خەرجی بازاڕی حەلەب، زیندوو بوو بووینەوە بەجارێ شارستانی و دێنشین، ڕەعیەت و شوان و سەپانم کەوتبوونە سەر تەرەب، ئێستا بێتۆین بۆیە وا بێ ڕەونەق و جلوە و جەلاین، بووینە بەگاڵ تەجاری خەڵق و کەوتوینە بەرعەتەب تا دواتر ئەڕوا. لە جێیکی دیکە شاڵێ چی؟ ئەڵێ لە ئەوسافی سەلاحەددین قەڵەممان دوو بووە ئەمجا، ئەگەر وەسفی خرافاتی کوڕی کیسرا نەکەم چی بکەم. بەو شێوازە شانازی بە کەڵەپیاوێکی وەکو سەلاحەددینی ئەیوبیەکە. بەڵکو سەلاحەددینی ئەیوبی تێکڕای شاعرانی کورد ئەوانەی کە باسی سەلاحەددینیان کرد بێ بە شانازیەوە باسی سەلاحەددینیان کرد بێ بە بیر و دید و ئایدۆلۆژیای جیاوازیشەوە. بڕە سیر بکە. بۆ نمونە چەند شعرێکە خوێنمەوە، نامی هەموو شعرەکان بخوێنمەوە. بۆ منە سەیری پیرەمێردی شاعرەکەین. ئەڵێ چی؟ ئەڵێ ئێستاش ئەگەر بێ و ڕووبکەینە خوا، هەل لە پێشەوەین ناکەوینە دوا، ئەگەر لەسەر دین هەڵسین بۆ جیهاد، سەلاحەددینی کورد بێنینە یاد، بەگیان تێکۆشین بۆ دین وەک دوێنێ، گەڕ و تەشقەلا وەزمەن لێدێنێ. لە جێکی دیکاڵێکی ئێمەش نەتەوەی سەلاحەددینین، خۆمان بەو ناوە لایەق ئەبینین. هەژاری ڕەحمەتیش ئەڵێ چی؟ ئەڵێ دایە ئەی لانکی شێرزاد و شێرزان، باوەشە جێگای ئازا و دلێران، دەستپەروەردەی تۆ سەلاحەددینە، میری جەزیرت شوهرەی زەمینە. گۆرانی شاعر، گۆرانی کە ئایدیای جیاواز لەگەڵ سەلاحەددینە بزانە چۆن شەنازی بە سەلاحەددین و دینی سەلاحەددینەوە کات. لە شیعری بەڕێگادا بەرەو کۆنفراس کە ساڵی 1960 لە شەقڵاوە وتوێتی وەک لە کتێبی لە کۆڕی خەباتە بڵاوەتەواڵێکی نەوەی شێرکۆ سەلاحەددین، پاڵەوانی غەزای ڕێیدین، ئەوەی بۆ پاسی قەڵای قودس وەک بەردی ڕووی شورا بێترس، لەبەر شیر و تیراوەستا تا دەنگی هەیئامان هەستا. دواتر ئەڵێ چی؟ سەرانسەری ئەم کێوانە شانازی بە کوردستانەوەکە کە شانازی بە سەلاحەددینەوەکە. ئەڵێ چی؟ سەرانسەری ئەم کێوانە درەختە و بێشکە و جۆلانە، لە ناو بێشکەی ڕاژانراوە، دەنگی گڕ و گاڵی ساوا، کچ بێ کوڕ بێ دێنێتە یاد، شکۆی سەلاحەددین خانزاد. اینجا لە جێکی دیکاڵێکی ئەڵێ لە بێشکەی بن هەرسێ بەرێ، سبەی ئەگەر بێتە دەرێ، خانزادێ سەلاحەددینێ کاکەمەمێ خاتوزینێ، ئەوسا بەستەی بێخەمیمان، چ هین و پێنووس چ دەمیمان، بە تاقەیەک زاری شیرین، شاخ پڕ ئەکا لە پێکەنین. سەلاحەددین نەک جێی سەرسامی و سەرسوڕمانی موسڵمانان بڕواداران و کوردووە، بەڵکو بووەتە هۆکاری سەرسامی بیرمەندە گەورەکان. بیرمەندێکی گەورە، فەیلسوفی مێژوونووسێکی گەورە وەکو ویلدیورانت
کە کتێبێکی هەیە بە ناوی The Story of Civilization، یعنی چیرۆک و داستانی شارستانیەتەکان، لە بەرگی چوارە لاپڕە 220 ئەو بەرگی چوارە کە تایبەتی کردو بەچیەوە، تایبەتی کردو بە چاخی باوەڕ The Age of Faith. ئەوە بەرگی کتێبەکەیە لە لاپڕە 223دا بە ڕاشکاوی باسی سەلاحەدینەکان وڵێکی ئەڵێ گشت ڕاکان کۆدەنگن لەسەر مەردایەتی و لێهاتوویەتی و گەورەی سەلاحەدین لە جەنگی خاچپەرستانە. زۆر مرد بووە، زۆر گەورە بووە، زۆر مەردایەتی نوانوە، جگەوە گۆستاف لۆ بۆن. بەڵکو ئەڵێم بیرمەندەکانی ئەمریکا، بیرمەندی بریتانی، بیرمەندی ئەڵمانی، بیرمەندی ئیتالی، بیرمەندی فەڕەنسی، بیرمەندی ڕووسی، بیرمەندی چەند وڵاتێکی دیکەش سەرسامن بە شکۆمەندی و بە گەوری و بە مەردایەتی و لێبوردەیی و میهرەبانی ئەم زاتە گەورە سەلاحەدین ئەیوبی. بۆیە حتا کتێبێکیشان نووسی و هەندێک هەوڵیان ناوە ئەو سمبولە گەورە، ئەو پایە گەورە بقۆزنەوە بیبن بۆ خۆیان وتویانە مەسیحیە. داخیداخانم ئەوان کەسێکی مسلمانی کورد ئەبەن بۆ خۆیان ئایانەوەی بیکەنە مەسیحی، بەڵام ئێمەی کورد هەندێ نەخوێنەوار، هەندێک کاڵفام، هەندێک درۆزن ئەیانەوێ لە کوردایەتی بخەن و بڵێن کورد نییە، یاخۆ گەر کوردیش بەجاشە کووردە دووری خەنەوە لە مێژوو دووری خەنەوە لەو هەموو شکۆمەندەی لێسەنن، بەڵام ناتوانن بەری خۆر بە بێژنگ بگرن، ناتوانن. بیرمەند نەماوە شانەزی پێوەنەوەکە چەند کەسانێکی کەم نەبێ. ئەوانی دیکە هەروکو وتمان ولدوراند، سەری گۆستاف لۆ بۆن بکە، سەری جیب بکە، سەری نووسەرانی دیکە بکە، ئەلبیر شاندۆر، یعنی کە فەیلسوفێکی گەورەی فەڕەنسیە، کتێبێکی لەسەر سەلاحەدین داناوە، البەطل الئەنقا، پاکترین پاڵەوان، بەو ناوە ناوی ناوە. خانمەنووسەری گەورەی ئەمریکا دیبا کۆمار کتێبێکی بە ناوی ئیسلامۆفۆبیا لە چەند جێگەیەکە باسی گەورەی و میهرەبانی و لێبوردەی سەلاحەدینەکە. حتا لەو کتێبەدا ئەڵێکی ئەڵێ ئەوروپیەکان ئەوەندە سەرسام بوون بە شکۆ و پایە و پێگە و سمبولبوون و میهرەبانی سەلاحەدین بۆ چەندنەوە ڕۆڵەکانیان ناوی سەلاحەدینیان لێنا. لە جێکی دیکاڵێکی ئەڵێ کاتی خاچپەرستەکان ئەو هەستەمایان کردە، هەزارەها خەڵکیان جینۆساید کرد و کوشتووە، بەڵکو تەنها موسڵمانەکانیش نا، هێرشیان برن سەر جوولەکەکان، چەند هەزار جوولەکە خۆیان حەشاردا لە پەرزگای داوودا لە قودس، بەڵام خاچپەرستەکان هاتن پەلاماریانان هەر هەمویان تێکڕاسووتاندن. بەڵام ئەڵێ سەلاحەدین بە ڕۆحی تۆڵەسەندنەوە مەمەڵەی لەگەڵانەکردن، لێبوردەینوان لەگەڵیانە. اینجا هات بە پارە و سەرۆت و سامانی موسڵمانەکان پەرزگاکانی جارێکی دیکە بۆ ناموسڵمانەکان نۆژەن کردەوە. بۆیە خۆشەویستان حەیفە، جێی مخابن و ئەسەفە، جێی داخە مرۆڤ بتوانێت درۆ بکە، چاواشەکاری بکە و شێعرێکی درۆ، شێعرێکی سەقەت، شێعرێکی لاواز بداتە پاڵ پایەکی گەورەی وەکو قانیع و بڵێ زەمی سەلاحەدینی کردووە. بە ئومێدی دیدار.